4 ساعتەکەی بەزەقلەبووتەیدە بۆ ملەتە کارەبا ئێمە 20 ساعت 1 ساعت استراحەتەکە وەرە خۆیان مەلیکن سەرۆکیان باشە گەورەیان باشە ئەمە حکومەتە 30 ساڵە مۆدەمەیە ئەم دە ساڵە حەقیقی قەشمەر بوون والله دووبارە حەیەمان چوو بکایتە دێ ئەروە ڤۆتیەکە مەکاینەکە عالم وەکین الله ڕاکسە بکە تایتە خیتمیدیا حیاتێ وەرە فریاکە وەرە کاکە مەرحەبا کەس زەواج نەکە خرابە بۆچی خرابە ئەو گەرم نییە گوناحی حەمی لەسەر حکومەتە ئەو گەرم نییە با بێن حتا شتێک باشە بێ کەس زەواج مەکەن ئەحەد لای زەواج بە عەرەبی شەلێم چم ساوەڕ ماسن کاکە ئەگەر عەریس بیکەی زەواج هەمێ ڕۆژ خۆش ناتوان بشۆن ئەو گەرم نییە کارەبا نییە گونەحبارە بێ هەمێ ڕۆژ ئێتر زەواج نییە زەواج عەسر حەزەری فانوس زەواج نییە ئەوها ئێستا ئەمڕۆ تو چیت خواردووە؟ ئیمە برغوڵ شرە ساوەرم خواردو بەیانیش نەگمە کوتەیە گەرمە کوتەیە ئێتر بزان تیرخێنەیە خوا کەریمە بەشکم برادە لە کوتی کاکە دەم تەلەفۆنەکە زۆر بۆ من وەرە قاز بسێنە قبیبە ئەوە برادرمەیە بە حەمەد موسا صاحب مۆڵ مستەمبول ئەو ڕۆژە خواوە چ قەدا بۆ من جەمعەت کوردستان تەلەفۆنەکەم بۆ من جەمعەتمە لەوێ برادەرەکانم کاکە وەرە ئێمە حازرمان کردووە بۆ تو گۆشت یان قەل یان قاز کارە بە لێوە حەیاتە کاک ئێمە فەوتە کەشمەر بوومانە ئێمە ئارە وەڵڵا ڕۆشتیان قرخن نەما هەوایەش نەما بەس نەسەحەتم قەس زەواجی نەکە ئەوەیە مەوزاکەمان ئەو گەرم نییە گونەحبارە بێن بەرمیلە گاز ئەی هاوار بەرمیلە گاز 170,000 بایی هەفتەیەک گازەیدە بۆمان حکومەت بە پارەش 23 ڕۆژ لە زیرفانمانە ئێمە سێنن گاز بەرمیلە گاز 170,000 بووە خوا قبول ناکە کاکە نەختە مرۆتکەم بۆ ملەت خاتر خوا مشکلەمان گازمان نادە ڕۆژە 20 ساعت کارەبای دەنێمە 20 ساعت مۆلدەی شەکە کارەبا مۆلدەیدەن خۆی کارەبا 4 ساعتەیدا 4 ساعتەکەش ئەوها ترەفکایتە دێ ئەروە ڤۆتیەکە مەکاینەکە عالم وەکین الله ڕاکسە بکە ئەوهایە کارەباکە 20 ساعت کارەبای دەن بۆ مواتن باما لە ئێمە مەمنون بێ بەغا 20 ساعت کاربا خۆیان 4 ساعت ناتوانی 4 ساعت ئەو 4 ساعتە 4 ساعتەکەی بەزەقلەبووتەیدە بۆ ملەتە کارەبا ئێمە 20 ساعت 1 ساعت استراحەتەکە مۆلدە هەر 4 ساعت 1 ساعت استراحەتە ئەکە ئاسنە قابلە چییە مۆلدە 20 ساعت مۆلدەی شەکە ڕۆژی من 4 بەرمیل گاز دەشتێنم لە 170,000 دینار چەرەکە ڕۆژی ملیۆن و کوسر بەس گاز دەفرۆشم 23 ڕۆژ لە ملیۆن و 200,000 لێدە نەما تراسیمان فرۆشت ئەوە فرۆشتمانەوە چێ لە بۆ لەمە فرۆشتمان مشکلەمان فرۆشت ئەوە دلمزمان فرۆشت مازیمان فرۆشت نەما سایارەم 2 سایارەمە بوو ئاتونەمە 2 سایارەمە بوو یەکی فرۆشتم یەکیش کەمم کرد هەرەوها بوو ئەروە بۆ گاز بزانام چیە لەگەڵ ئەم حکومەتە چیە بێ ئەوە ڕیشش سپی بووە لە دەست مۆلیدا 30 ساڵە مۆدەمەیە ئەم دە ساڵە حەقیقی قەشمەر بووم ئەم دە ساڵە لەمە کاتی ئەڵڵا خوا عافیکە خوا عافی وستی بیرم پێ کاک نەجمەدین گاز پولمانەدا نەحمەت بوو 3,000 ئەمپێری نیعمەت بوو ئارە وەڵڵا عەلەمەلەوە کاگەدەم سێرکەنەوە کاگەدەم بزان چۆن خەپەیە جوانە بچکۆلەیە عینە ئەوە ئێستا حالم چی بووە پێریشانە زەوقم نەماوە کاکە زەوقم نەماوە بە قورئان زەوقم نەماوە چی بکەم نەما زەوق چیستە تازە فێر بوومە ترخێنە سێنم 4,000 نالا چلۆی سستانە ترخێنە بخۆن
کە چەکە چێ پارەی نییە با ترخێنە بخۆ سەحەب مۆڵ دەکەن ئەی بۆ پێش چی دەخوارد پارە بوو گۆشت دەخۆن کاکە گۆشت دەخۆن قەل دەخۆن قاز دەخۆن شتە نییە پارە نییە یعنی ئەم زستانە تو قەل و قاز نەخوارد حتا ئێستا وەڵە قازم نەخواردوە خواوە چی بەس وەڵی پارە نییە نیسکە خۆن پارە نییە گورە جووسەکە خۆ سەحەب مۆڵدا چی بخێ وارە وەڵا بە قەشبەر بوون وەڵی دووبارە حەیەمان چوو سەحەب مۆڵدا حکومەت با تاجیکە لەسەری داینە یعنە وها بکە سەحەب مۆڵدەکەوە هیچ منەت ناکە هیچ نالە دەستیان خۆش بێ گورە بلە یەک ڕۆژ دەرچ بلە سەحەب مۆڵەکان وەڵی ئێمە عیبمان قەپات کردووە ئەگەر لە مامەعبوو سەعید هەیە لە هەولێری ئەوانە 24 ساعاتە ئەوانە خۆیان مەلیکن سەرۆکیان باشە گەورەیان باشە بۆچی ئەوەیان جیان ئەوە حیسابەکە بۆ مواتن ئێمە بەغا حیساب ناکە مواتن هەولێر و سلێمانی و حیاتنەوە 24 ساعت کارەبا کارەبایانەیە 24 سەعاتە بە خۆیان ئەم سەرمایە پاکیانە کارەباتەیە هیتەرێک ژێنی هەمی شێشێنی لا ئێمە نییە مردمان ئاو سار نییە ئاو گەرم نییە کارەبا 24 ساعت ئەی چۆن بۆ وەزعە حەیەمان چووە وەڵی سەحەب مۆڵدا قەشمەر بووە خواوەش تااقەتمان نەما اختیار ڕۆژ بە ڕۆژ ئالەمەلێ 26 بوو ئەم ساڵە بە پێش بڕۆن ئێمە دەگەڕێن بە دواوە وەکی ئەسل حەزەری بووە فانوس لالا ئاو گەرم نییە بە قازان ئاو بلە سەر تەباقژەکەی ئەمە حکومەتە